بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین لاڵقەی چینەی بەرنمەکەتان بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویستەگەینەوە. ئازیزان هەر لەم بارودۆخە تایبەتەیە کە هەرێمی کوردستان و دنیاشی پیادا تێپەڕێ لەوەی کە جۆرێک لە نەخۆشی هاتووە ڤایرۆسی کۆرۆنا و بارێکی تایبەتی بەسەر جیهاندا هێناوە و خەڵکان ئێستا لە بارودۆخێکی زۆر هەستیار و ناسکا تێپەڕن بە تایبەت لە هەرێمی کوردستان. ئێمە هەوڵە دەین بەرنمەکانمان بە شێوەیەک لە شێوەکان لەگەڵ ئەم بارودۆخەیە بێنینەوە قسە لەسەر ئەم بارودۆخە بکەین. لاڵقەی ئەم جارەدا باس لە زەکات ئەەکەین. بۆچی مەسەرەن زەکات لەگەڵ ئەم بارودۆخەیە دەگونجێ لەوەی کە هاوڵاتێکی زۆر پێویستیان بەوەیە کە بەدەمیانەوە بچیت و زەکاتیان پێ بدرێ و خێر و سەدەقەیان پێ بدرێ، چونکە ئەوان لە بارودۆخێکی وهایە توانای کارکردنیان نییە، توانایی خۆ بژێویان نییە، توانای ئەوەیان نییە بێنە دەرەوە و پێویستە لە ماڵەکانیانە هاوکاری بکرێن و هەر لەم سەر و بەردەشە لەگەڵ زەکاتە باسی ئەو خێر و سەدەقاتانە ئەکەین کە لەم ڕۆیان دەکرێت لە دەرەوەی زەکاتە. ئەم خێرانە دەبێت چۆن بکرێن، بە کێ بکرێن، بە چ میکانیزمێک بکرێن، بە ئاشکرایان بەنهێنی بکرێن. پشتیوان بەخوا لەگەڵ بەڕێز مامۆستا دیار شێخ محەممەد مامۆستای زانکۆ لەم بارەوە گفتوگۆیی باش دەکەین. سەرەتا مامۆستا بەخێراتنی بەڕێزتانەکەین بەخێر بێن. خوا سەلامەتە کابیەوەی بیاخۆ. مامۆستای بەڕێز با لە زەکاتەوە دەست پێ بکەین، بزانین زەکات چییە و دیدی ئیسلام و تێڕوانینی ئیسلام بۆ ڕێخستنی زەکات و زەکاتدان چۆنە. بەڵێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وأصلي وأسلم على المبعوث رحمة للعالمين وهداية للحائرين سيدنا وحبيبنا وأستاذنا وعظيمنا وقائدنا وقدوتنا وأسوتنا ونبينا ورسولنا وكهفنا وكنفنا وسندنا ومعلمنا ومنقذنا ومرشدنا ومربينا وتاج رؤوسنا وقرة أعيننا وطب قلوبنا وحادي أرواحنا مولانا محمد وعلى آله وأصحابه وأحبابه وأتباعه وحزبه وجنده ومن اقتدى بهديه واستنى بسنته واقتفى أثره إلى يوم الدين. أما بعد سرتا دەست خۆشی لێکە مامۆساییان خوای تەعالا بیخاتە میزانی حەسەناتەوە لە قیامەتە و بیرم نەچێت خوای تەعالا ڕەحممان پێ بکات و دوورمان خاتەوە لە هەموو بەڵاو دەرد و مصیبەتێک هەم کوردستان یعنی بەخصوص و ئومەتی ئیسلامی بە یعنی بەگشتی. ئامین. زەکات یەکێکە لە پایە گەورەکانی ئیسلام. بني الإسلام على 5 وكل الصحيحين هات وحيثك ابن عمر. بني الإسلام على 5 لفظ مسلم 5 شهادة أن لا إله إلا الله وأن محمد رسول الله وإقام الصلاة وإيتاء الزكاة وصوم رمضان إلى آخر الحديث. كواتا بيغمبر بان بتسلسل سيهم بايا بني الإسلام واتا إسلام لسر أم بايانا خوي قرتوا كشهادتين ونيوجة وزكاة سيهميانا وصيام رجوع مانجي رمضان وبينجم حج من استطاع إليه سبيلا. طبعا زكاة فرزك وكوتم يعني فرزك جوري أم أين بيروزي إسلام كليلك جوري بو نزيق بونا ولا خوي بردكار كليلك بو بدا سيناني رزامندي خوا كليلك بو بدا سيناني بهشت كليلك بو تيكلبوني خلقو يارمتي داني خلق كليلك بو باق بونوي دلكان كليلك بو برزبونوي نفسكان كليلك بو دروزبوني پەیوەندی دیسان لەگەڵ خوای پەروەردگارە جەل جەلالو کلیلێکە بۆ ئەوەی دوو لە ڕووی جەنابت و بینەری بەڕێز تفکەی لە شەیطان و لە زومەلای شەیطان و لە عەسابەی شەیطان و لە حیزبی شەیطان. زەکات خوای گەورە فەرزی کردووە لە قورئانە فەرموویەتی خذ من ئەموالهم صەدەقەةً تطهرهم وتزەکیهم بها. کەواتە زەکات بۆیە فەرز کراوە یەکێکە لەوانەی کە معقولەتی المعنایە معناکەی دیارە هۆکارەکەی دیارە. قورئانە فەرمێ خذ من ئەموالهم صەدەقەةً تطهرهم وتزەکیهم بها. کەواتە خوای پەروەردگار ئێوە بەم زەکاتە پاکمان کاتەوە هەم پارەکان و هەم نفسەکان بەرز کاتەوە، چونکە تەزکیە هەم بە پاکبوونەوەیەت هەم بە بەرزبوونەوەیەت و معنای زەکاتیش معنای نەمای تایە واتە گەشە، معنای بەرەکەی تایە بەڕەکەت و معنای پاکبوونەوەی تایە، ئەمانە هەمووی ئەچێتە قاڵبی زەکاتەوە.
زەکات ڕکنێکی پیرۆزی ئەم ئیسلامەیە کە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم یاخود پێش پێغەمبەری خوا قورئان تهدیدی ئەو کەسانەی کردووە کە منعیەکەن و مانعی زەکات ئەگەر جاحیدەن بێ لای هەموو زانایان هەر کەسێک یعنی جاحید بێ و دیانی پیانە نێو ڕەفزی کاتەوە ئیتر بێ باوەڕە و ئەگەر کەسێکیش نەیدات بە مسلمان بێت ئەوە ئیتر کەبیرەیەکە لە کەبایر وەکو زانایانە فەرمون گەورە تاوانێکی زۆر گەورەیە. هەمیشە خوا فەرموویەتی الذين يكنزون الذهب والفضة ولا ينفقونها في سبيل الله فبشرهم بعذاب أليم يوم يحمى عليها في نار جهنم فتكوى بها جباههم وجنوبهم وظهورهم هذا ما كنزتم لأنفسكم فذوقوا ما كنتم تكنزون. واتە تهدیدێکی زۆر گەورەی کردووە خوای پەروەردگار هی ئەو کەسانەی کە کەنزیەکەن واتە خەزنیەکەن و کۆی ئەکەنەوە و زەکاتی نادەن. پێغەمبەریشمان صلی الله عليه وسلم لە زۆر فەرمودەیە باس لە یاخود تهدیدی ئەو کەسانە ئەکات. طبعا تهدیدی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام نە بە چەکە نە بە شمشێرە نە بە چەقۆیە بە هیچ نییە و قورئانیش ئەوەی ئەو مافەی پێداوە فەرموویەتی قل إنما أنذركم بالوحي واتە ئەمان ترسێنێ ئەمان تۆقێنێ بە وحی بە قورئان بە شریعەت بە ئاسمان بە قیامەت بە دۆزەخ ئەمان ترسێنێ. پێغەمبەر غەیری ئەوە صلی الله عليه وسلم چونکە پێغەمبەر داعیە عەلەیهی سەڵاتو وەسەلام و خەڵک ڕائەکێشێ بۆ بەهەشتی خوا. کەسێکیش داعی بێت هەمیشە بیر لە یعنی هەندێک مەسائلی کە ناکاتەوە. کەواتە زەکات یعنی بەم شێوازە باس کراوە و هەموو کەسەکان و هەموو دڵەکان و هەموو زاتەکان هەموو مسلمانەکان ئەسڵ وایە چۆن حازرە لە نوێژی جەماعەتە و حازرە لە مزگەوتەکانە بۆ ئەدای فەریزەتێکی وەک نوێش کە نوێش ئەو نەموهیمە لە ئاسمان فەرز کراوە و لە فەرمودەکەیژە لە سیلسیلەکەیە پێش زەکات هاتووە بۆ ئەوەی ئیستیعدادی تیابێ. چۆن تۆ ئەوەستی لە بەردەم خوایە ئەوە ئیستیعدادێکە بۆ ئەوەی کە دەستکەی بە باخەڵتە دەستکەی بە باخەڵتە بۆ ئەوەی زەکات مافی خوا بدەیت. جنابی مامۆستا کێن ئەوانەی کە پێویستە زەکات بدەن؟ ئەوانەی کە پێویستە زەکات بدەن ئەو کەسانن کە مەبلەغی پارەیان هەیە ئەو مەبلەغە پارە ئەچێتە 20 مسقال ئاڵتون کە هەموو ساڵێ زۆربەی ساڵەکان تەحدید کراوە بە 4 ملیۆنی بۆ 5 ملیۆن. هەچ کەسێ ئەم مەبلەغەی هەبێت و حەوەلانی بەسەرا حەولێکی بەسەرا ڕۆشت چوو بێت یعنی ساڵێکی بەسەرا ڕۆشت بێ و میلکی تام بێت یعنی لە بەردەستا بێ بڵین ئەمە ئەبێ زەکات دەرکامە وەکو پارە. ئەوانەی کە ئاژەڵدارن ئەوانەی کە زەراعەتەکەن طبعا دوو جۆر زەکاتمان هەیە زەکاتێکمان هەیە ئەبێ ساڵێکی بەسەرا بڕوا وەکو ئاڵتون و پارە و مەسائیلی دوکانداری ئەو شتانە. زەکاتێکمان هەیە مەوسیمە وەکو زەرعات و بڵین زەرعات و ثیمار ئەوەی دار و ئەوەی بەرە یعنی هەموو ساڵێ لە کاتی خۆیان ئەدرێت یعنی پێویست ناکات ساڵی بەسەرا بڕوات. فئەو کەس اینجا ئەو کەسەی کە ئەیدات ئەبێ مسلمان بێت و ئەبێ باڵغ بێ و ئەبێ حڕ بێت. طبعا لەسەر مەسەلەی کۆی لەوشتیوە قسەیەکی لەسرە لای زانایان مهم ئەبێ باڵغ بێت ئەبێ مسلمان بێت و ئەبێ عاقڵ بێت و ئەبێ باڵغیش بێت ئەم کەسانەی کە زەکات دەرەکەن. فهەچ کەسێک ئەم مەبلەغە پارەی هەبوو و یعنی ئەوە ئیتر لە فەقیری دەرەچێت پێوتێ کەسی دەوڵەمەند پێ ئەچێتە قاڵبی غەنیەوە. غەنیش ئەو پارەی کە خوای تەعالا ئەو حەقی کە خوای تەعالا دایناوە لەسەر پارەکەی ئەوەیە کە ئەڵێن پارەیەکی دیاری کراو لە کاتێکی دیاری کراوە مافێکی دیاری کراو یعنی ئەوە نییە یعنی بە هەوەسی خۆ تۆ زەکات بدەی. خوای تەعالا دایناوە لە سەر زاری پێغەمبەرەوە عەلەیهی سەڵاتو وەسەلام و فوقەها تەئصیلی ئەم مەسئلەیان کردووە بەو پەیڕەوانەی کە لە کتێبەکانە هاتووە. باشە میکانیزمی ئەنجامدانی ئەم ئەرکە مەسەلەن پێدانی زەکات ئەبێت چۆن ڕێک بخرێ بۆی کە ئامانجە حەقیقیەکەی خۆی بپێشی؟ خۆی ئەمە مەسئلەیەکی زۆر مهم و گرنگە یعنی ئێستا بەداخەوە لەم عەسڕەی ئێمەیە لەبەر ئەوەی یعنی مەسئولیەت نییە و لەبەر ئەوەی کەسانێک نین دەستی کەسانێکی کە بگرن و لەبەرەوەی جەمعیەیەک نییە ئەم پارەیە کۆیکەنەوە و خڕیکەنەوە و ناگا بە شوێنی خۆی. لە کاتی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام یا کاتی سەحابە و خولەفای ڕاشیدین حتا لە کاتی ئەمەوی عەباسیەکانە و کاتی عوسمانیەکانیش ئەم مەسئلەیە هەبووە یعنی بەیت المال هەبووە بەیتی ماڵی مسلمانان و زەکات کۆکراوەتەوە خەلیفەی مسلمان خۆی کردوتەوە. ئەمە هەر پێویست بووە مەسەلەن بە بەیت المال بدرێ مەسەلەن کەسێک سەرپشک نەبووە بەوەی بە فەقیرێکی دراوسی بدەن بۆ نمونە مەسەلەن. طبعا مەسئلەی زەکات
خطاباتی قورآن و پێغەمبەری خوا لەگەڵ خودی خۆی دەوڵەمەندەکایە بەڵام ئەگەر یعنی ئەساسێکی هەبێ و بە مەسئولانە زیاتر زەکاتەکە جێی خۆی ئەگرێ ئەمما ئیسا من گوێم لێ بۆ دەوڵەمەند و توێتی لەم کاتەیە وتێتی کێشەی من ئەوەیە خەڵک ناناسم یان کێشەی من ئەوەیە دەسم بە خەڵکان ناگا بۆیە هەڵەسێت ئەم زەکاتە ئەم مەبلەغە زەخمە ئەفەوتێنە چۆن لە دەوڵەتی ئیسلامی ئێمە بەیت المالمان بەیت المال ئەرکی چییە ئەرکی ئەوە بووە زەکاتی کۆ کردوتەوە بە مەسلحەتی شارەکە و وڵاتەکە و خەڵکەکە تەوزیعی ئەم زەکاتە کراوە مثلا کەسی فەقیر و هەژار و نەدار و بێکار مثلا کەسی قەرزار چونکە ئێمە 8 صنفان هەیە کە زەکاتی پێشێ إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها والمؤلفة قلوبهم وفي الرقاب والغارمين وفي سبيل الله وابن السبيل إن جاء فرمي فريضة من الله كواتا أم 8 صنفة فقير ومسكين أو كيس بيناسكي هندي كان لين أو هي الرجاكي نبي هندي قال مسكين أو هر أو جميها به هندي قال فقير ينتره هندي قال مسكين والحال أم دو جوريه وكسيك كبدوي قرزار بيت غارم كسيك لبيناوي خوايا جهاد كات طبعا هموي ابن في سبيل الله هموي مفسرين بس جهاد في سبيل الله كا ابن السبيل ويك سفري كردو باري بيني بقرته بولاتي خوي بونمونه إن جاء بو مؤلفي قلوب أو إيسا تقريبا خليكة وزور نما يعني خلق راكيشي بونمونه لو سهمه حتى أدري بغير مسلمان بلين إن جاء أمانة أم هاش صنفة إيشي خليفة وإيشي دولة أو بوا بمصلحتي أو خلق بجولته بزانه بو أوي زكاتك جي خوي بقري تقديم وتأخير عايدي دولته كي تقديم كاو كي دواخا وكي برجواندي زياتر به أو بدري حتى على زمان إمام عمر كوري عبد العزيز كخلافكي 2 سال و6 مانگو 13 روج بووە طبعا اختلافێک تایە لە ڕۆژەکانە ئیمامی عومەر هەستاوە بۆ نمونە فەقیر نەماوە لەو 2 ساڵەیە اینجا دوای فەقیر وتێتی کێژنی نەهێناوە با بۆی بێنین لەسەر بەیت المال بەیت المال هەڵبەت بەس زەکاتە و خەراجە و ئەیتر جزیە و ئەمانە هەمووی کۆ بێتەوە لە وەزارەتی مالیەی ئەو کاتەیە بڵین اینجا کێژنی هەیە ژنی بۆ هێناوە من گەنج نەماوە هەمووی ژنی بۆ هاتووە اینجا دوای ئەوە کێ قەرزارە با قەرزەکەی بدەینەوە اینجا دوای ئەوە کێ نەچۆ بۆ حەج با لەسەر پارەی بەیت المال بچێ بۆ حەج ئەم مەسئولیەتە عایدی خەلیفەی مسلمانانە عایدی ئەو سوڵتانەیە کە مسلمانان اختیاریان کردووە هەستاوە هەڵەسێ بە ئیش و کار و سیاسەتی ئەو وڵاتە ئەبا بڕێەوە لەسەر بەرژەوەندی خۆی ئیکا ئێستا لەم کاتەیە ئەوەمان نییە ئێستا ئەبێ بگەڕینەوە بۆ فتوا و ئەقوالی فقەها و زانایان بزانێکین چۆن تەوزیع کرێ باشترین تەوزیعکردن ئەوەیە بزانین ئەو فەقیرە چی پێویستە تەفتیشی بکەین بگەڕین بۆ یعنی پێویستی فەقیر ئەوە نییە برنجی بۆ بەری پێویستی فەقیر ئەوە نییە تۆ 20 دەفتەرە هەیە 100,000 بێ فەقیرە بەڵکو ئەگەڕێی بزانی ئەم فەقیرە چی نییە 20 دەفتەر بدەی بە 5 خان و زۆر باشترەوەی لەوەی تۆ بە 100,000 ونیکەی جێ خۆی نەگرتو ئەسڵەن لای حەنبەلی مەذهەبەکان ئەبێ ئەوە بدرێت بە فەقیرێ بەشی ساڵێکی بکە 100,000 بەشی 2-3 ڕۆژی ناکە کەواتە چۆنێتی مەسەلەن گەیاندنی زەکاتەکە بچۆن میکانیزمەکەی زۆر گرنگە یانی گەیاندنی زەکاتەکە ئەسڵ وایە ساحیبی زەکات خۆی خەمی زەکاتەکەی بخوا چۆن خەمی نوێژەکەی ئەو سەردەمانەی کە خەلیفەکان هەبوون کە جەنابەت باست کردن بەو شێوەی کە دەرەنجامەکەی باست کردیسان کە فەقیر نەماوە مەسەلەن گەیشتۆتەوەی کێ حەسری ئەسڵەن حەجی نەکردو لە ڕێی زەکات و بەیت المالەوە حەجی پێ بکرێت هەنی ئەمە ئەمانگەێنێتەوە ئەگە زەکاتەکە التیزامی پێوە بکرێەوە میکانیزمێکی گونجاو بدرێ بە خەڵک هەژار نامێنێ چونکە ئیسە ملیارێک و 600 ملیۆن مسلمان یعنی فەلسەفەی ئەم مەسئلە نیوبەنیوە نیو فەقیر نیو دەوڵەمەند کە زەکات دەرەکە فەقیرەکە نامێنێتە مستەوای غەنیەکە بۆیە ئیبن حەزم لە محەلا جوازی داوە کە فەقیر و هەژارەکان ثەورە و شۆڕش بگێڕن زدی دەوڵەمەندەکان چکە مافی خۆیانیان لەلایە بێ لیان سەرن یعنی چۆنێتی کەیفیەتی دەرکردنی ئەم زەکاتە ئەسڵ وایە وەکو وتم ساحیبی پارەکە چۆن خەمی نوێژەکەی ئەخوا ئەوە خەمی ئەو پارەیە بخوا کە بگات بە دەستی فەقیر چۆن ئەگات ئەبێ یان خۆی هەستێ ئیسەکە پیاوێکی سەرمایه‌داری تاجر بڕوا ناکەم ئەو مەجالەی هەبێ ئەسڵ وایە هەندێ مۆزەفی لەلابێ ئەو کارەیان پێسپێرێ مۆزەفی ئەمین ئەگەر ئەوەژی پێ ناکرێ ئێمە الحەمدولillah ئیسە هەندێ منەظەمە و جەمعیاتی خەیری هەیە کە
ئەو ئیشە ئەکەن و بە زیادیشەوە بەڵکو کەسانی خۆبەخشیان لەگەڵایە کەسانێک کە ئەوە بڤێ لەلایەن ئەگەر دینارە بچێتە گیرفانیان دینارێکی حرام بەس تۆ ئەبێ بگەڕێی بۆ کێ ئەگەڕێی بۆ کەسێک ئەگەڕێی کە دەستی پاک بێ بۆ کەسێک ئەگەڕێی کە دەستی بەدەست نوێژ بێ ئیتر تۆ ئەم نوێژ و عیبادەتەی کە ئەم کەسە ئیکا لەم جەمعیەت و منەظەمەیە ئەوە کیفایەتە کە من گومانی باشی پێبەرم جا ئەگەر تۆ هەمووی لەسەر گومانی خراپ بڕوا و گومانی هەمووی گومانت باش نەبێ پێی کەواتە یعنی ئیتر ناتوانین مامەڵە بکەین لەگەڵ لەسەر میکانیزمی دابشکردنەکە قسەی زیاترەکەی بەڵێ باەس ئەم پرسیارە بکەم ئەگەر مسلمانێک زەکاتی نەدا چی دەبێ ینی مسلمانێک زەکاتی نەدا دوو جۆرە دەوڵەمەندێک زەکاتی نەدا پار و سەروت و سامانێکی زۆری هەبوو خوا پێیدا بوو بەڵام التیزامی نەکرد مەسەلەن چی هەبێ مرۆڤێک ئەگەر زەکاتی نەدا ئەو مرۆڤە با بزانین ئەم مرۆڤە چییە وەزعی ئەوەیە مسلمانە و بەس زەکات نادا یان هەر اعترافی پێ ناکە ئەگەر اعترافی پێ نەکردی با بە زەکاتی چی باس چێکنەوە من هەر اعترافی پێ ناکەم زەکات چییە ئەمە کەسێکی بێ باوەڕ کەسێکی بێ بڕواایە ئەگەر کەسێکیش جاحیدەن بێ بڵێ کورە خۆم پێیان کرد وڵی شەو ڕۆژ سەریەک مەسەلەن کەسێک دڵی نەیە دەستی ناچێتە ناو پارەکەی من هەموو دەفتەرێ دوو گەڵاونی و دەرکەم اینجا نوێژی ژەکەم بەخواو ڕۆژووی ژەگرم و ئیترەمە کیفایەتەوە ئەخر گوێم لە خەڵک بۆ یعنی بۆیان گێڕاومەتەوە ئەم کەسە تاوانێکی گەورەی ئەنجاماوە صاحب کەبیرەیە لە فوقەها صاحبی کەبیرەیە تەکفیر ناکرێ إلا رأيك شيء طبعا رأيك شيء كرأي ابن تيمية وابن القيم بلام جمهور علماء الله أما فاسقة أما أشياء تقاليد فاسقة فاسق شيء بيناسك وكو إمام جرجاني لتعريفاته بيناسك أفرمي أو هيك خارج عن طاعة الله لقي الرأي إخوة درتشوا بلام هر مسلمانة بلام صاحبي كبيرة يعني أجر لسر أو بمريت إن شاء عذبه وإن شاء غفر له لا أهل السنة وجماعة خو اگر خو لای خوارج یکسر خارج لدوزخ صاحبی کبیره لای معتزله بین منزلتين بين دو منزله کس حالی نازانه باشی کواته هیچ کس زکات نه والعیاذ بالله کبیره کی گوری انجام داوه یعنی تاوانه کی زور گوری انجام داوه چونکه تو امانه پرسیاری لبکین بلین بو نیوژکی تو روجو اگری بو زکات نادیت ام پرسیاره مهمه لیبکره جوابك یکشته غيري أو هالناقري غيري أوي كدلينه هيك هالناقري دلينه على شو رجع خصوص سريع أم بارم بياكردوا من لقال خواي خو ما نيجو رجع كي بوكم علين هاليت زور هاليت لما وين نيجو رجوي فرض كردوا ولا سياقات زكاته بلكو رجوي خصوص دواي زكاته حاجي خصوص دواي زكاته ومن نقبو زكاة بو حاجي جوا هي الله كل باب يوزنا كم من دفتر الصرف كم هي جيتي والعياذ بالله هاش كسي أم شوار ركنه طبعا شهادتين هو منتهين منه كسي كبيب مسلمان بأشهد أن لا إله إلا الله محمد رسول الله أوتي شهادتان يعني شهادتين أم شواريك أنجام نديت أجد تكاسلا به يعني دليني يعني طمالي به اشتغلوا بابته به مثلا بو نيوش جوازه بو حج جوازه بو هر جوري لجورا كان بيت أو صاحبي كبيرة والعياذ بالله لا يزانان هموان ما هو صبر رس هيا مثلا بريدك زكاتك هذا بلام باش برزي ديدا بريدك بنيو ناشلي ديدا بك مثلا كسيتي خوي كلوانيه مثلا زكاتي بينشي بله هذا عندك شد هي دستواجهك رحيله شرعيه دوزيتو اما امانه شين شلون نقروني بكيتو لن تنالوا البر حتى تنفقوا مما تحبون ناقن بو بري بر شاك لا اخوا خيرتان ناقا هرتا لدلتان ودرنتي هرتا اوي حستان ليتي شون إسا بيغمبري خواه بونيوش چيه فرمي أشد الناس سرقة الذي يسرق من صلاته خرابترين دز أو دزي لنيوجكي دزي يعني أي بيغمبري خواه شون دزي لنيوجكي فرمي لا يتم ركوعها ولا سجودها إتمامي سجود ركوعناك سريع كشبه أرزا وخلاص يو ألعابي سويدي رياضيك ورزيك أنجامية زكاتيش بهمان شيوه هاش كسبيه إلى كولي بيتو يعني بي صورينتو بوخز مكسوكارو أقرباي خوي إما علين الأقربون أولى بمعروف بمرجيك شايسته بن أهل بن أما يا أخوة زي بعتواج كسي أشي بولاي آمو زاكي وبولاي فور زاكي وبو كسكاني خوي أما بيغمبري خواه لفرموديك أفرمي دو حسني هي حسني صدقك وحسني صلي رحمك بلام بمرجع وكوتم شيا وشايستي به أو كسكا كسانك هيش مثلا زكاة يعني بين نشي هر زور نزيق بن يعني
بەڵێ ئەوانەی کە ئوسول و فروعە ئەمە لەگەڵ اختلافێکە تیا لە مەسئلەکەیە. باوکو دایک بە هیچ شێوازەیە یەک عالم نییە بڵێ باوکو دایک پێی ئەشێ ئیلا لە سەهمی لە هەندێ لە سەهمی فقەرا و مەساکین ئەبەدەن پێیان ناشێ. لە سەهمی غارمین هەندێک لە زانایان ئەڵێن ئەگەر قەرزار بێ باوکەکە بۆی ئەدەیتەوە، بەڵام وەکو مەعیشەتی ڕۆژانە نابێت لە زەکات بدرێ بە دایک و باوک. ئەمە ڕەیەک. ڕەئی دووەم ئەڵێن ئەوەی بۆ سەرەوە بڕوا باوکو دایک و باوە گەورە و بۆ سەرۆ پێی ناشێ، بۆ خوارۆ ئەتوانێ، یعنی باوکو دایک ئەتوانێ بیا بە کوڕ و کچی خۆی بەمەرجێ لەسەر 1-0 نەبن ماڵیان جیابێت. ئەمە ئەڵێن ئەگەر چی بێت، ئەگەر زۆر یعنی شیاو بن و باوکو دایکیش ئەونیان نییە یعنی بتوانن ئیدامە بدەن بە مەعیشەت و حیاتی ئەم کوڕ و کچیان، ئەتوانن لە زەکاتەکەیان بدەن. ئەمەش ڕەیەکە. ڕەئی دووەم ئەڵێن کوڕ و کچوو بڵین وئینسەفەل یعنی دابەزی باوکو دایک هەر بۆیان نییە، چونکە ئەمانە ئوسوڵن لەناو یەکتریە ئەبێ ئیدامە یەکتری بکرێت، ئەبێ بچێتە دەرەوەی خێزان باشتر وایە و چاکتر وایە. بەڵام ئیتر نزیکەکان ئامۆزا و مەسائلی مام و مەسائلی خاڵ و خاڵۆزا و ئەمانە خۆ ئەگەر فعلا محتاج بن ئەوە باشە. جا قسەکە لەسەر پرسیارەکەی جەناب هەچ کەسێک بیەوێ لەکەڵ خۆی کاتەوە بیەوێ بە نیۆناچڵ وەکو جەناب فەرمووت ئەوە خێری نەگەیشتووە برا، چونکە تۆ لەگەڵ کیە ئەم معاملەکەی؟ تۆ مامەڵە لەگەڵ خۆی پەروەردگارایە جەل جەلاله. و هەرچی زانایانە حیەلی شەرعیان جواز نەداوە ئیلا هەندێک لە ئەحناف نەبێ، ئەویش بەش هەندێک مەرج و شروطی تایبەت نەک ئەم حیلەیە. جاری وایە حیلە هەیە حیلە نییە، هەر حەی عەلە سەڵات دیارە مەسئلەکە ناجائیزە، خۆت زینەوەیە. فەئەم مەسئلەی زەکات دانە ئەبێ بە جوانی و چاکی و پاکی خۆی مەمنون بێت و خۆی سپاسی خوا بکات کە ئەو دەرفەتەی پێداوە زەکات دەرکا. چونکە خوا فەرموویەتی وآتوهم من مال الله الذي آتاكم، لە پارەی خوا بیان دەنێ. ئەو پارەی لە گیرفانی دەڵۆنەکەیە دڵخۆش دەبێ بڵێ پارەی هی خۆمە. ڕاستە خۆت پێات کردووە بەڵام دەستەکانی خۆیە، چاوەکانی خۆیە، مێشکی خۆیە، پێیداوی خوا، کەواتە ئەسڵی پارەکە هی خودی خوای پەروەردگارە جەل جەلاله. بۆیە ئەبێ بە جوانترین و چاکترین شێواز دەرکرێ و ئەبێ خۆتی لێ نەدزیتەوە و ئەبێ ئەو پارەیە بگاتە دەستی فەقیر فعلا. یعنی نابێت تۆ مهمە دەوڵەمەند بە دوای پارەکەیا بڕوا، مهمە دەوڵەمەند بزانێ پارەکەی گەیشت بکوێ. ئەگەر بیدا بە جەمعیەیەک، بیدا بە منەظەمەیەک، یان بیدا بە کەسانێک کە خۆی دایناونیان خۆی هەڵسێ بەو ئیشە. فبۆیە ئەم مەسئلەیە زۆر گرنگە، چەنە بە جوانی و چاکی بیکات ئەو نەمەئجوری لای خوا، چەنە بە نوقسانی بێت ئەو نەشەقی هەیە لە قیامەت. مادام زەکاتکردنە چێتە ئەوەی تۆ مەسەلەن ژیانی خەڵکێک بکڕیتەوە یان مەسن دەربازێکی لە نەهامەتێشی گەورە مەسەلەن دەستگرۆی یەکیت و ژیانی ڕێگەخیتەوە، هەندێک جار مەسەلەن ئەشێ بابەتی منەتکردن و خۆ بە گەورەگرتن و چوزانم زەلیلکردنی بەرامبەر و ئەو بابەتانی تیادا بێتە پێشەوە. چۆن بکرێت زەکات بە دەربێ لەمانە مامۆسای بەڕێزانی کە کەسێک دەستگرۆی کەسێکەکە منەتی بەسەرانەکە ئەگە کردی چی؟ یعنی قورآن صريحة لو مسألة فرمي ولا تبطلوا صدقاتكم بالمن والأذى، واتا صدقات بخشينا كانتان هەڵمەوەشێننەوە ولا إخوة بچی بمنەت و ئەذا يعني عزيت داني ئەبێ لە سەتاسەد بزانی کە ئەم فەقیرەت عزێت نەداوە بۆ منەتیژی بەسەرانەکەی. منەت ڕاستە و خۆیە بۆ خۆی، عزێتدان بیستنەوەیە، یعنی منەتکردنەوەیە بەرامبەری فەقیرەکە منەت کا بەسەریە. عزێتدانی ئەوەیە کە ببیسێتەوە لە شوێنێک باس کرابێ، ڕسمی پیشانی خەڵک درابێ، ئەمەش عزێتە، ئەمە جۆرێکە لە عزێتدان. بۆیە ئەبێ سبعة يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله، حديث صحيحين أبو هريرة. حوت كتاقم هن لجير سيبرو تايبدمندي خوي جوران لقيامتها. يكي لو أنا ورجل تصدق بصدقة فأخفاها حتى لا تعلم شماله ما أنفق يمينه. بياك لدنيا أما شيمي بوا، أما رجاو جاي بوا كصدقة دعوة براست داويتي نيشتو تشبي بزاينة. طبعا أما يعني مبالغة لنهينية خو ئەوە نییە تۆ باسەکە باسی دوو دەستەکە نییە، تاکیدکردنەوەیە بەپاراستنیشکۆی بەرامبەر بە نهێنی بیپارێزی بڵڵبت. فەئەمەیە مەسئلەکە ئینسانە بێ هەوڵ بات وەکوتم خۆی سوپاس گوزاری خوا بکە کە ئەم دەرفەتەی بۆ ڕەخساندووە زەکات بە، دووهەم مەمنون بێ، سێهەم فاتیمە کە پارەی ئەدا بە خەڵک عەتری لێیە. أيو صدقة هذه صدقة تقع في يد الفقير قبل أن تقع في يد الله. أيو أجات الدستي الصدقة تقع في يد الله قبل أن تقع في يد السائل الفقير. أيو أما أجات الدستي خواي بروجار جل جلاله بيرجو يبقات الدستي فقيرك.
ئەم بەم نەفسەوە معامەڵەیان کردووە سەحابە و جیلی پێغەمبەر صلی الله عليه وسلم. فبالتالي منەتکردنەوە مسلمانێکی حەقیقی محەممەدی کەسێک کە دامەزراو بێ ئەبێ هەر منەت بۆ هەموو شتەکان نەکات، نەک بەس بۆ زەکات. تۆ لەو منەتەیان ئەزانی تۆ کەرامەتی ڕوشێنی، تۆ ئەی ڕوخێنی لە هەمان کاتا بە هیچ جۆرێ لە جۆرەکان عەزێتی نەدەیتەوە. دێنە سەرەوە لە بابەتی زەکاتە بەتایبەت جەنابەت دوتت لە ساڵێکە کاتێکی دیاریکراوی هەیە، خەڵکی لای ئێمە مەسەلەن ڕاهاتوون بڕەمەزانانیان فتوای ئیمامی عوسمانە مەسەلەن بە ڕەمەزانان زەکات دەرەگەن شتێکی باش. بەسا ئێستا نەهامەتیەک هەیە، بارودۆخیی تایبەت هەیە و هەژاریشی فراوان هەیە و بە شێوەیەک خەڵک ناتوانێت لە بێکاری و بێتە دەرەوە مەسەلەن بژێوی ژیانی ڕۆژانی. هەندێک قسەیان لەسەرەوە کرد کە ئەکرێ مەسەن کە ئێمە مانگێکمان ماوە بۆی بگەین لە مانگی ڕەمەزانی پیرۆز زەکات ئێستا دەربکرێ، ئایا ئەمە چۆن ئەکرێ ناکرێ؟ زەکات ڕۆژەکەیش وە سەعاتەکەیش ئەبێت تەحدید کرێت لە ساڵەکەیە. بەڵێ چونکە چۆن نوێژی نیوەڕۆ 12 دقەیە بۆ نمونە 12 دقەیە، زەکاتیش ئەبێ ساڵەکە ساڵی قەمەری بەسەریا ئەڕوات لە هەمان ڕۆژ و هەمان سەعات دەسەکەی بە دەرکردنی زەکاتەکە ئەگەر چەند ڕۆژێکیشی پێ بچێت کێشە نییە. ئەمە فەرزی خوایە کە ئێوێ لە دەوڵەمەندەکان وا بکەن. مەسئلەیە یەتە پێشەوە ئەڵێن وەڵا خەڵکێکی هەژاری نەداری فەقیری بێکاری بێ دەرامەت وەکو ئێستا کە یعنی هەمووی وەساوە شتەکان ئایا و زەکات پێش ئەخرێ؟ زۆربەی دەوڵەمەندەکان زەکاتیان لە ڕەمەزانایە. ئەمە فتوای ئیمامی عوسمانە طبعا، چونکە بەو نیەتە ئیمامی عوسمان ئەم فتوای داوە کە لە ڕەمەزانە ئەجرەکە مضاعەفە، یعنی پاداش تایە وەلەوانەیە کاتێکی زۆر دیاریکرا و تحدیدی ئینسان لە بیری ناچێتەوە بالضبط ساڵێک. یعنی هەتا زانایان ئەڵێن سێ ڕکن کۆکەیتەوە بەیەکەوە، نوێژ و زەکات و سیام لە مانگی ڕەمەزانە. ئایا و زەکات پێش ئەخرێیان نە؟ لای جمهوری عولەما پێش ئەخرێ بۆ ضرورەت. ضرورەت چییە؟ وەکو وتمان و جەناب فەرموود وەک ئێستا کە کەسانێکن لا حول لهم ولا قوة، هیچ منفەزێکیان نییە، هیچ دەرگایەکیان نییە، کاریان وەستاوە نەک کاری کۆمپانیای وەستاوە. خۆ ئەبول کۆمپانیا لێی مەترسە، بەس عەرەبانەکەی وەساوە فەقیرە، سینیەکەی وەساوە، خاکە نازەکەی وەستاوە ناڵم چێتە دەرەوە. ئاخر ئێمە زۆر لە وڵاتەی ئێمە هەیە بژێویان لەسەر ڕۆژانەیانە، نە حەفتانە نە مانگانە نە فەسڵی نە نیو ساڵی نە ساڵی، هەر پێنجەیە لە ئیقتصادە. بەڵام ڕۆژانە ئەو ئیعتیمادی لە ڕۆژانەکەیژی 10,000 تا ئەگەر 20,000 بێ کرێکارێکی داما و لە 4-5 بەیانیەوە هی خەباتە ئیشەکە هەتا 4 ئێوارە بە 20,000. وڵا ئیسە ئەوە عەرەبوشتیش زۆر بوو، ماوەیەک هاتبۆ سەر 12,000 و باسی 11,000 شتیانە کرد. ئەمە پێویستی بەچیە؟ پێویستی بەوەیە کە دەستی بگری یارمەتی بدەیت و دەستی خێری بۆ ڕاکێشی. زەکات پێش ئەخرێت، هەتا لای حەنەفیەکان ئەتوانی هی 2-3 ساڵیش پێشخەی. بەڵام اختیلاف لەویایە لە بینی زانایانە ئایا و لەو بینی فترەیە کە پارەی کەم هاتۆتە گیرفان چی بکەین بۆ ئەو مەسئلەیە؟ ئیتر ئەمە دوو ڕەئیمان هەیە. وەلحاڵ ئیسا ئێمە ئەتوانین دەوڵەمەندەکان زەکاتیان پێشخەن بە ضرورەت و بگاتە فعلەن دەستی نەک ئیسە تۆ ئیسە مەعتەجە و لە بۆ کوێ بچە کابرا بۆ نمونە ئەبێ لە 100% بزانی ئەم دەسا و دەست نەکە، ئاخر زەکات دەسا و دەستی کرد ئیتر یعنی نوێژی جەنازەی لەسەر بکە. وئینەما ئەسڵ وایە فعلەن کەسانێک هەبن ئیش یعنی ڕێخرێن ئەم مەسئلەیە، بڵێن ئەوە من زەکات بۆیە پێشەخەم لەبەر ئەوەی ئەم پارەیە ئەم مەبلەغە پارە بگاتە دەستی فەقیرەکە. فبالتالي زەکات پێش ئەخرێت بە هەندێک شروط و مەرج و ئەسبابی یعنی تایبەت بۆ ئەوەی چونکە زەکات بۆ مصلحەتی فەقیرەکەیە. فەقیرەکە ئێستا فەقیرمان هەیە، ئێستا ضرورەتمان هەیە، ئێستا کاری نییە، ئێستا لە ماڵەوەیە، ئێستا باوای لێ بکەین خەجاڵەت نەبێ لەگەڵ ماڵ و بناڵیە لەگەڵ خێزانیە، با بتوانێت ئیدامەی ئەم چەند ڕۆژە بکێناڵێ مەسەرەن ئەم زروفە مانگونیە 2 مانگ ئەخایانێ مەسەرەن بۆ نمونە. فتۆ هەوڵە دەیت ئەو زەکاتە بگەینتە دەستی فەقیرەکە، زەکاتێکی باش بێ حیساباتی تۆ مانگێکی 2 مانگی بۆ بکە، 3 مانگی بۆ بکە، لە باتی ئەوەی 25 فەقیری تیا شەریکەی پارەکەت بیکە بە 10 فەقیر، بیکە بە 15 فەقیر. زۆر و بۆر باش نییە، کەم و جەم باشە. زۆر و بۆر چی لێو کە کابرایەکی 100,000 بیتێ بینیومانە خەڵک هەبووە زەرف گەڵا وەرەقەیەکی تیا بووە سەرەیەکی دوور و درێژی داناوە،
ئەمە ما ئەنزەل الله بها من سوڵتان و خوا پێخۆش نییە فەزەکات پێش ئەخرێ لە زانایان. زۆر باش مامۆسای بەڕێز ئەگەر شتێک نەمابێتەوە لەسەر زەکات بە تەحدید منەمەوێ بچمە سەر بابەتێک هەر دیسان دراوسی زەکاتە هەویش خێر و سەدەقەکردنە. خێر و سەدەقە و چاکەکردن بە پارە بە ماڵ چی جیاوازە لە زەکات و چۆن بکرێ باشە؟ خۆی ئەم مەسئلەیش فقهە ئایەک و پارە حەقی خوای تایە غەیری زەکات یان بەس زەکات؟ جمهوری زانایان فەرمیان بەس زەکات. هەندێک لە زانایان وتیان غەیری زەکاتیژی تایە مافی خۆ حەقی بەسەر ما حەقی بەسەر ماڵەوە غەیری زەکات. وەکو لە هەندێک لە ڕیوایاتە لەسەر پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێک ئەو ئاەتەی خوێندەوە ئەسمای کچی عومەیس ئەیگەڕێتەوە طبعا ئەوانەی کە ئاڵێن غەیری زەکاتی لەسەر ئیمامی عومەرە ئیمامی عەلی عائیشەیە ئەسمایە لە تابعین عیکریمەیە لە تابعین ئیبراهیمی نەخەعیە لە تابعین طاووسە لە تابعین عەطایە ئەم مەجموعەیە ئەڵێن غەیری زەکات مافی ئەوەیە یعنی پارەی کێش بدەی غەیری زەکات پێویستە بیدەی. پێغەمبەری خوا ئەو ئاەتەی خوێن کە لە سوورەتی بەقەرەیە هاتووە دوای ئەوەی خوێندی پێغەمبەر فەرمووی عەلەیهی سەڵاتو وەسەلام إن للمال لحقا سوى الزكاة پارە حەقێکی لەسەرە غەیری زەکات بەدەر لە زەکات کەواتە سەدەقە و زەکات دوو لەفظی قورئانین. زەکات بەس بۆ ئەم پارەیەیە کە وتمان لە ساڵێکا و حولێکی بەسەر ڕۆژ بێ و نیساب بێ و میلکی تام بێ و ئەمەی کە باس ڕێکی دیاری کرا و لە کاتی خۆیان. سەدەقە زانایان ئەڵێن ئەعەمترە یعنی گشتگیرترە گەورەترە. هەموو سەدەقەیەک زەکاتە بەڵام هەموو زەکاتی سەدەقەیە بەڵام هەموو سەدەقە زەکات نییە. ئەمە بە ئاوا لەیەکی بینەوە. خێر و ڕاکێشانی خێر و یارمەتیدانی خەڵک و مساعدات و لە هەر شێوازێ حتا ئیطعام الطعام ئەچێتە ئەو بابەتەوە چونکە قورئان فەرمووی ما سەلەکم فی سەقەر قالوا لم نكن من المصلين ولم نكن نطعم المسكين. هەندێ لە زانایان ئەڵێن لێرە ئیطعام المسكين زەکاتە سەدەقەیە کەواتە ئیطعام طعام بێ کیسوە بێ جلوبەرگ بێ مواد غیزایی بێ پارە بێت غەیری ئەمانە هەمووی ئەچێتە بابی سەدەقەوە کەواتە ئەسڵ وایە لەسەر ڕەئی دووهەم کاکەی دەوڵەمەند برادەری دەوڵەمەند ئەوەی لە یاد بێ کە غەیری زەکات واجبێکی کەی لەسەرە کە سەدەقەیە کە یارمەتیدانی خەڵکە پاداشتی چۆنە کە پاداشتی خوایی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت هەچ کەسێ سەدەقە بدات و یارمەتی خەڵک بدات تحت ظل صدقته يوم القيامة لە قیامەتە لەژێر سێبەری سەدەقەکەیەتی بەخشینەکەیەتی ئەبێ ئەو نەمانتیا بێ کە لە کەم بدەیت لە زۆر بدەیت. خوا ئەوەی ناوێت تۆ هەر تا زۆرت نەبێ سەدەقە بدەیت ئەڵێ لەوەی لە گیرفان تایە و سوێنیش ئەخوا پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام کەما نەقەسە مال من سەدەقە پارەکەم نابێتەوە لە بەخشین. ڕاستە بە چاوەکانی من کەمە بێتەوە چونکە من لە خۆڵ دروست کراوم بەس شتی مەلموسە بینم بەڵام ئەگەر ئیسە تۆ 1000 دینار پێیە بۆ نمونە 250 بە فقیرە خوا 750 ماوە لە حەقیقەتا کەمە بێتەوە بەڵام خوای تەعالا جەل جەلالوه بۆت حتا لە فەرمودەیەکە ئەفەرمێت وەکو چۆن بەچکەیە گەورە ئەبێت ئاوا خوا لای خۆی گەورەیەکا بۆت نەمایەکە لای خۆی دایانێت و گەورەیەکا بۆت ئەو شتە بچکۆلە ئەو سەدەقە کەمە بۆیە لە کەم و لە زۆر ئەبێ بدرێ. مەجالی سەدەقەکردن بۆیەکی بەرفراوانتری هەیە لە چاو زەکات. زەکات ئەگەر مەسەرەن من پارەکەم نەگاتە ئاستێک کەیتر پێویست بێ واجب بێ زەکاتی لێ بدە بەڵام خۆ ئەگەر 2 دیناریشم پێ بێ ئەشێ لە سەدەقەکە یا دینارێکی ببەخشم ئەمە دەرفەتێکی زیاتر نادا بە خەڵک مەسەلەن لە سەدەقەیە هەموو کەس بتوانێ ئەم چاکەیە بکە. خۆی ئەسڵ وایە ئەوی یعنی ئەم نوێژەی چەند ساڵەیەکەین ئەم یەقینەی بۆ دروست کردبین لە ناخوانە و ئەم هەلەی بۆ ڕەخساندبین کە ئێمە تاکەی یعنی بیر لە مستەقبەلمان بکەینەوە بیر لە بەیانی و دووبیانی بکەینەوە با ئێمە بیر لەم لەحظەیە بکەینەوە بەیانی و دووبیانی مەجهولە خوا لەسکی دایکمان نابووین ڕزق بڕاوەتەوە دووشت هەیە سەری خۆتی پێ ومێشێنە ڕزق و ئەجەل کە لەسکی دایکمان نابووین بڕاوەتەوە مەسئلەیە ئێمە بۆیە زەکات ناین لە مستەقبەلە ترسین بۆیە سەدەقە ناکەین
لە فەقیری و هەژاریە ترسین نازانین ئەو یەقینەمان بۆ دروست نەبووە کە ئەوەی لە گیرفانمایە بان نیوەی بدەم لەگەڵ خوایە نەک لەگەڵ ئەو فەقیرەیە لەگەڵ خوا کەرتیکە ئیسا خوا ئیشی بە یعنی ئیشەکەی کە باسی ئەوە ئەکەین دینی خوا سەرخەین ئەم دقەیە ئەگینا خوا ئێمە بۆ چیە سەریخین خوا خۆی رب العالمین جل جلاله سەرخستنی دینی خوا بەم دقەیە کە من 2 دینارەکەی جەناب فەرمووت دینارێکی بێم بە فەقیر نەک لە پارەیە لە مواد غذائیە لە جلوبەرگە يعني بخشين زور معناها كي حتى مسائل صدقه مسائل زردخانه ومسائل قصي خوش ومسائل هم شو تبابي صدقه بلام ايما لم دقيا بيسبان بويك همو مجميديك خو لوانيه بو نمونه 10 كيلو تماتي كردي هلقت بك كاكي بيش فتره كده علاقه قطواني بيه بمالك بيش 6 كيلو باميتي اتواني بويك اتواني خو لا يكلف الله نفسا الا ما اتاها الا وسعها اويك لتواناتها بەڵام دەستێکی باڵات هەبێت و شێری مەیدان بی حاضر بی لە ناو مەسئلەی خێرەکە بەڕێزەوەی منە مەوێت لەم بەشەکەمی بەرنامەکەمە کەماوەتەوە چۆنێتی گەیاندنی ئەم بەخشین و پێدانی بە هەژارەکان بێ بەڕاستی چونکە شکالی زۆری دروست کردووە لە ئێستایا مەسەلەن جەدەلێک هەیە لەوەی ئەمە چۆن بگا باشە بەنهێنی بێ یا بە ئاشکرا لە دینا چۆن هاتووە مەسەلەن گەیاندنی ئەم خێر و چاکە و سەدەقە و زەکات و ئەو بابەتانە چونکە بەڕاستی ئینسانی هەژار چەند پێویستی بە خۆتێرکردن هەیە ئەوەندەش پێویستی بە پاراستنی کەرامەت و ڕێز و حرمەتی مرۆڤی بوونی خۆیەوە هەیە چەنە بتوانین نهێنی بێ چەنە بتوانین ئەوەی کە قورئان باسیەکە سرڕە و عەلانیە طبعا سڕەکەیش پێش خراوە ها سرڕەن پێش عەلانیەت خراوە لێرەش حتمە عەلانیەکە بۆ کوایە عەلانیەکە بۆ ئەوەیە کە من و مامۆستا عەباس و چەند پیاوێک لە ژوورێکین ئەڵێن گرفتێک هاتۆتە پێشەوە قەزەیەک هاتۆ نەخۆشیەکە یعنی فەقیرێکە ئەڵێم من هەڵەسم ئەڵێم من 10,000 بۆ ئەوەی مامۆستا عەباس تەشجیع بکەم زۆر ڕاست ئەیزانم مامۆستا عەباسیش پێیەتی بەس بۆ ئەوەیە بۆ غەیری ئەوە نەهاتوو عەلانەکە ئەوە نییە مەسەلەن ناو چاوانی هەژارەکە پیشان بدەیت وەکو من لە حەڵقەکە وتم ڕەسم پیشانانی ئەزێدانە ڕەسم جاری وا هەیە ئەڵێ مەسەلەن من پێشم وتووە برا ئیسا ئەو نەمەحتاجە ئەو کەی بی لە تەلەڤیزیۆنەکاتەوە هەموو شتێک ئەڵێ قەیناکە بەڵام دوایی کە خۆی ئەبینێتەوە هاوڕێیەکی پێ ئەڵێ لە قوتابخانەکە پێ ئەڵێن زۆر ئەشکێپی یا مناڵە نازانێت تەستویر و کاریگەری ئەمە حرمەتی ئینسان چییە مافی ئینسان چییە مرۆڤ چییە ئایندەی خۆی نابینێ قەناعەتە مامۆستا عەباس ئەم کەرامەتەوە خەڵقی کردووە تیامانە مناڵیش پێزانێ مناڵیش بەقەدەر خۆی هەستی هەیە فإما علي منالك النشكيني إن جا جورك أو لا بذلك إما علي منالك ابتدائي نبي بشان بيري إن جا جورك جاري وهاي آفرتك عبا بسرك بيا وريشنك بيا وجامنا بسر بتمنك أما بيويست إما إن تبدو الصدقات فنعم ما هي وكوتم أويك خلقك لو شوێنەیە هەمومان ئەهلی پارەبین بەزانی مەبەستی مناڵەکە چی بوو مناڵەکە ئێستا لەوانەیە پێی ئاسایی بێ پیشان بدرێت بەس دوایی کە گەورە بوو دوایی طبعا زۆر دوایی زۆر متەئەسیرە بێ و تەئسیر لە وەکو جەناب فەرمووت پاراستنی کەرامەت زۆر مهمە پاراستنی کەرامەت یعنی پاراستنی موسڵمان پاراستنی کەرامەت یعنی پاراستنی عیزەت پاراستنی کەرامەت یعنی تۆ پێغەمبەرمان لە فەرمودەیەکە ئەفەرمێت وەکو لە بوخاری هاتووە ئەفەرمێ لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه ئایەکو تۆ حەز دەکەی خەڵک بتبینێ کە پارەت پێ بدرێ یارمەتی بدرێیت ئەڵێ نەوەڵە ئێدە ئەویش وحی نیشتە خەڵک زۆر تا هەندێک بە ئام نەیڵێن هەندێک کەس زۆر مەسەلەن بەو شێوەیە تەفسیری ئەوە ئاەتەکە کە زۆر ئاساییە مەسەلەن ئەلاگەیەک برنج ئەدەی بەدەستی کەسێک ئەو سێڵفێکی لە پاڵاگری زۆر ئاساییە چونکە خوا فەرموویەتی و عەلانیە من ئەمەوێت زۆر تاکید بکەیتەوە لەسەر تەفسیری ئەم عەلانیەتەکە چۆنە بەوەی حرمەتی ئەم هەژارانە بپارێزین من بەو زەعیف خەیر بکەین بەڵام حرمەتی ئەوانیش بپارێزین من بەو زەعیفیەی خۆم بۆ بەو جەهلەی کە منی تیام تۆزێ خوێندنەوەم هەیە بەقەدەر ئەو خوێندنەوەی کە کردومە ئەوە شەرعی نیە بەقەدەر ئەو خوێندنەوەی کە هەمە ئەو هەتا مەگەر شتێک بێ من یعنی پێی نەگەیشتم یان نەم خوێند بێتەوە ئەوەی کە خوێندبێتمەوە ئەم مەسئلەیە شەرعی نییە و نەخوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم مەسەلەیان لا دروست نییە لەبەر ئەوەی ئەو ئاەتانەی کە هاتووە لە قورئانە طبعا لە 3 مەوزیع هاتووە باسی ئاشکراکە بەس بۆ ئەوەیە بۆ تهاندان و تەشجیع و تەحفیزی مقابلە کە دەوڵەمەند بێ نەک تۆ کابراوێرانکەی وەڵام من مەسەلەن بۆ نمونە شتێکم داناوە ئەگەر ئەمە نەکەم دوایی بڕوان پێ ناکەن مەجبور بڕوان پێ ناکەن دایخە کەی مشکلێ
تۆ ئەلموهیم شتەکەت گەیاندووە تۆ مادەم لە ئەساسە تۆ ئەم گومانە بۆ خۆ دروستکە ئێمە باش نییە و هیچ دەوڵەمەندێک بڕوام نییە بڵێ من ئەبێ ناوم بێنی لە کاتێکیشە زۆر ئاساییە با بڵێن فڵانی کوڕی فیسار 1 ملیۆن دلاری بەخشی خەڵکی کوردستان بۆ ئەوانەی کە وەکو خۆی وان تەژیع زۆر ناوبێن ئەمە عەلانیەکە بێت بەڵام تۆ فەقیرەکە حتا مەسئلەی پێدانی زەکات زانایان ئەڵێن نابێ بڵێ ئەمە زەکاتە پێی ناخۆشە ئینسان جاری وا هەیە ئیلا ڕەیەکەیە ئەڵێ بۆ ئەوەی قبوڵی کە ئەمە زەکاتە ئەویش بڵێ قبوڵمە ئەمە وەزعەکە گۆڕاوە ئەم عەسڕە نییە ئەوە 4-5 کەس بوو لە کونەلادەیەکە ئیستا گەڕەکەی ئێمە 20 ماڵە لە شارەوانی گەڕەکە بێت 10 ماڵ بێ هەمووی فەقیرە خۆ تۆ ناچی کەرامەتی نامێنێ عیزبەی ناخۆشە ئەسڵ وایە بڵێ ئەوە هەدیەکە ئەوە دیاریەکە ئەوە یعنی احتیاجاتی خۆتی پێ دابینکە بەشەو بۆیە بەڕێزت بە سەراحەت ینی ئاەتێکت خوێندەوە لە ناو بەرنامەکەیە لا تبتیلوا صدقاتکم بالمن والأذى ئەمە ئەزیەتدانی ڕۆحی ئینسانەکە تۆ مەسەلەن بالضبط ماوەسا بەرامبەری جەنابش یعنی ئەوە منەتەکەیە کە من و فەقیرەکە جەناب تو فەقیرەکە بەڵام بیستنەوەی فەقیرەکە بە کردارەکەی جەنابیان من ئەوە ئەزیەتدانیەتی هەردووکیان ئیبطالی سەدەقەیە اینجا تۆ مامەڵەیش لەگەڵ خوایە نازانی چۆنێتی ئەم ئیبطالە چۆنە یعنی مشکلەکە ئەوەیە کە جاری وا هەیە هەندێشتی کێ وامان لێکا کە ئێمە خۆمان بە پاڵەوان بزانین نوێژە وامان لێکا بابە من خۆمە ناسم بابە نیەت لە یەک لەحظانیەتە گۆڕێ ئیمامی ابن ڕەجەبی حەنبەلی لە ئینەمە الأعمال بالنیات تقریبا 25 صفحەی لەسەر نووسیوە نیەت ئێمە حەسەنی بەسری ئەفەرمێ من گیرم بەدەست نیەتەوە خواردووە نیەت ئەبێ زوو تازەی کەیتەوە جاری وا هەیە لا ئەچێت تۆ بە نیەت لاچوونە ئیشەکە مفلیس بووی بۆیە پێغەمبەرمان فەرمووی ئەتەدرونە من المفلیس مفلیس ئەزانن کێیە ئەوەیە کە نوێژ و سەدەقەیەکی زۆری کردووە بەڵام شتی کاڵی ئەوەشێنێتەوە کەواتە لەوە بترسین کە نوێژەکەی لەوانەیە هەڵوەشێتەوە لەوانەیە پاداشمان نەبێ کە زەکات ئەدەین لەوانەیە پاداشتی قیامەتمان نەبێت جا من بۆ خۆم تووشی ئەو هەم ئیشم کردووە پارەکەم کۆ کردێتەوە هەم زەکاتەکەش ئەدەم پارەکەیشم ظاهیرەن کەمە بێتەوە نەوەڵە با بەنهێنی پارەکە بگەین و بالای خوا سەرم سەلامەت بێ ئەمە ناکەم من لەبەرەوەی وەڵا کابرا ئەڵێ منەظەمەکەی ئێوەیان جەمعیەکەی ئێمە پارەکەی نەگەیاندووە کەیفی خۆیەتی ندایە خەم مهم کەرامەتی فەقیرە بێ پارێزراوە بێ ئەبێ تۆ هەوڵ بیت چۆن یارمەتی پارەی ئەبێ یارمەتی معنەویژی بدەیت یارمەتی دڵیژی بدەیت دڵی نشکێنی ئیماطة الأذى عن الطريق صدقة ئیماطة الأذى عن القلوب صدقة نابێ ئەزیەتیش بدەی بە دڵەکان تۆ چۆن بزمارێ هەڵی لێ سەرجادە بۆی نەچێ بە تایەکە مەئجووری لە قیامەتە لای خوا بەڵام ئاواش دڵەکانە بێ ڕاگری ئەبێ ناخەکان ڕاگری ئەگەر بێباوکە ئەگەر هەژارە فەقیرە ئەگەر گەنجێکی بێدەسەڵات و بێدەرامەتە ئەگەر کەسێکی کەم ئەندامە ئەبێ تۆ بە باشتر لە خۆت سەیریکەی و ئەوەی کە بۆ خۆت ڕازی نیت بۆ ئەوش ڕازی نەبیت کاتێ بۆ خۆت ڕازی بۆ ئەو ڕازی بێت ئەوەی کە بۆ خۆش حەزی لێ بکەیت بە ئەم شێوازە بەوەی کە من بەم جەهلەی کەم نیتیام هەندێک خوێندنەوەی پشووکم هەیە ئەم شێوازانە جنابی مەوسە لە کۆتایی بەرنامەکەی حەزەکەم کە قسەیەکی خێر لەم بارودۆخەیە بۆ مسلمانان و دەوڵەمەندانیش بکەی و دوایش دوعایشی خێر بۆ مسلمانان والله لە کۆتایی بەرنامەکەیە یعنی ئێمە بەڕاستی بەڵایەکە خوای تەعالا ناردوێتی مصیبەتێک و مسلمانی تێدایە ئەم دەردە یەکەم واجبی ئەرکی سەرشارمانە کە هەمومان بە یەکدەستی دوعا بکەین خوای تەعالا ئەم مصیبەتەمان لەسەر لابە ئەمە یەک دووهام پێویستمان بەوەیە کە ئێستا کاتی چاکەیە ئێستا کاتی پیاوەتیە ئێستا کاتی مەردایەتیە ئێستا کاتی موساعدە و یارمەتیدانی خەڵکە پێویستمان بەوەیە کە فعلەن بیتە دەرەوە مرور ڕادگرێ ئەگەر مرورەکە بوەسێنێ بڵێ من لە پێناوی خوایە و هاتووم 2 ماڵی فەقیر هەیە بڕواناکە مرورەکە هیچ بڵێت ئەوە بە تاریخێکی ئاوا لەم کاتەیە بۆ خۆمان بنووسین و مێژوویەکی ئاوا بۆ خۆمان بەدەست بێنین یارمەتیدانی خەڵک لەم کاتەیە واجبە ئەگەر سەدەقەس وەکو مەفهومە عامەکەی سنەت بێ لە ئێستایە واجبە ئەگەر زەکا ئەگەر هەر ئەو نێژت هەیە نەتوانی سەدەقە بدەیت مەبلەغی پارەت هەیە زەکاتەکەت حاضر کردووە بۆ نمونە بۆ ڕەمەزان پێشی خەوبی دە بە فەقیر چونکە فەقیرێکی زۆر هەیە فەقیرێکی بێکارێکی زۆر هەیە بێدەرامەتێکی زۆر هەیە و خۆشت لەم مەسئلەیە بە بۆ ئەوەی نە کەس تاوان بارکەی نەگومانی خراپ لە کەسیش بکەیت و لە هەمان کاتە پێویستوان بەوەیە کە دەستی یەک بگرین
ئەوەی کە نزیکە لە نزیکانەوە دەست پێ بکەین ئەگەر کە سوکارە ئەگەر دراوسێکانتە چکە دراوسێ پێغەمبەر فەرمێ ما زال جبريل يوصيني بالجار حتى ظننت أنه سيورثه جبريل ئەو نەی و دراوسێکە تا وتم لەوانەی لە میراتیژی بەرکەوێ فپێویستمان بەوەی کە هەمانە وەکو وتم لە زۆر و لە کەم و داوا لە خواکەین خوا ڕەحممان پێ بکات ساغ و سەلامەتمان کات و ئەم وەزعمان لەسەر هەڵگرێ و ئەم بەڵایەمان لەسەر هەڵگرێ و ئەم وەبایەمان لەسەر هەڵگرێ ئەم تاعون و خراپەیەمان لەسەر هەڵگرێ و دەستمان بگرێ لە تاوانەکان وازی لێبێنین و تەوبەیەکی حەقیقی بکەین بگەڕینەوە بۆ خوای پەروەردگار جەل جەلالو سیلە و پەیوەندیمان تۆک بکەینەوە لەگەڵ خوای تەعالا وصلی الله على سيدنا محمد وعلى مامۆستا دیار شێخ محەممەد مامۆستای زانکۆ زۆر سوپاس خۆی گەورە پاداشتی بەخێر جەناب خۆش بێت هیوادارم بینەرەوە ڕێز و خۆشەویستەکانی ئەوە ستودێکتان لێوەرگرت بێت تاڵقەی داهاتوو پێتان نەگەینەوە بەخواتانە سپێرین خواتان لەگەڵ زۆر سوپاس